ئەو یاخیبوارەی سووریا کە بەشار ئەسەدیان لەسەر دەسەڵات لادا پشتگیری تورکیایان هەبوو لە کاتێکدا ئێران پشتیوانی ڕژیمی ئەسەدی دەکرد. تورکیا ئێرانی لە عێراق و سووریا و قەفقازی باشووریشدا لاواز کردووە، کەواتە تورکیا لەم سێ ناوچەیەدا بەسەر ئێراندا سەرکەوتووە و تورکیا کێشەی نییە کە ئێران لاوازتر بێت. چاودێران دەڵێن پەیوەندی نێوان ئێران و تورکیا لە نێوان کێبەڕکی و هاوکاری دەخڵێتەوە، بەڵام شوڕەوەکاران دەڵێن هاوکاریەکە خەریکە بەرەو ڕکابەریەکی تاڵتر دەگۆڕدرێت لە کاتێکدا ئەنکەرە هەوڵ دەدات دەسەڵات لەو شوێنانەدا فراوانتر بکات کە ئێران لە چوارچوە دەسەڵاتی خۆی دەیبینێت و لەلایەن برێکارەکانیەوە بەڕێوە دەبرێن. هەر لە سەرەتای ڕاپەڕینەکانی عەرەبەوە ئێران دەستی کرد بە تەماشاکردنی تورکیا وەکو دوژمن، کەواتە بریکارەکانی ئێرانیش لە بەرامبەر بەرژەوەندیە نیشتیمانیەکانی تورکیادا ڕاوەستاون. پارتی کرێکەرانی کوردستان یان پەکەکە کە بنگەکەی لە تورکیادایە و دەیان ساڵە بوو مافەکانی کورد تێدەکۆشێت و تورکیا یە پەگە تاوانبار دەکات بەوەی پەیوەندیان بە پەکەکەوە هەیە، شروبەکاران دەڵێن ڕەنگە تاران بە پشتیوانیکردنی گروپە چەکدارە کوردیەکان وەڵامی ئەنکەرە بداتەوە. چاودێران دەڵێن تورکیا و ئیسرائیل هاوکاری هاوبەشیان هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئێران. ئیسرائیل و تورکیا بەرژەوەندی هاوبەشیان هەیە بۆ وەستاندنی ئەو فراوانخواسی ئێران، و لە ڕاستیدا بینیتان کە ئیسرائیل و تورکیا ڕاستەوخۆ هاوکاریان نەبووە، بەڵکو ناڕاستەوخۆ. ئیسرائیل حیزبوڵڵاهی لاواز کرد لە لوبنان، تورکیاش پاڵپشتی لە یاخیبوان کرد و بەم شێوەیە ئەسەد ڕووخا. لە کاتێکدا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆمەری تورکیا هەوڵ دەدات پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا ڕێک بخاتەوە و دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا بەڵێن دەدات هەڵویستی تونتر لە دژی ئێران بگرێتە بەر، شروبەکاران دەرفەتێک بۆ هاوکاریکردن دەبینن. ئەگەر ترامپ بەنیازی گرتنەبەری ڕێباز و چارەسەرێکی نوێدایە لەگەڵ ئێران، ئەوە ئەمریکا لەو کاتەدا پێویستی بە هاریکاری و هاوکاری تورکیا هەیە. کاتێک بە گەورەیی سەیری وێنەکە دەکەین، تورکیا و ئەمریکا دەبێت هەم ئاهەنگی بکەن. چاودێران ئاماژە بەوە دەکەن ئێران و تورکیا هەر چەندە بۆ چەندین سەدە دژ بە یەک بوونە، بەڵام خۆیان لە ڕۆبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ بە دوور ڕاگرتووە. وەلی لەگەڵ ڕۆخانی ئەسەدی هاوپەیمانی تاران لە سووری لەلایەن یاخیبوانی سەر بە تورکیا پێدەچێت کێبەڕکی ناتوند و تیژی نێوان ئێران و تورکیا ڕۆبەڕووی تاقیکردنەوە ببێتەوە. جانە دیلان بۆ دۆریان جۆنز، دەنگی ئەمریکا.